ئێمە لە کووردا هەر پێڵین دۆشکە پێڵین دیمترۆف باش ئەم چەکە لە کۆتایی ئاینی شەستەکانە دروست کرا چەکێکی زۆر باشە ئاینی بۆ مقاومەی تائیرات بەکاردێتن بۆ درع بەکاردێتن بەس خۆی ناوەڕاستەکەی کە لێرە نووسراوە ینی ئەمە زێتپیوە زێتپی ئەوە زێتیوە ئەمە زێتپی یووە ئەمە 14.5 میلیمە هەر ناسراوە لە ناو کوردیشە بە دیمترۆف 14.5 دوو کەس لەبانی داعشێتن یان یەک کەس بە جۆری ئیشیان چییە بێ سوڕان و سوڕان بە دەوری خۆیان بەرزی و نزمی ئەمە بەدەستیش بەدەستە خوێتەوە بەڵام وەکو سیکلێتەری سیارەیە وەکو برێکوانە بە پاتەقاکەی لێدەی اینجا دوولولەیشی هەیە تاکیشی هەیە بەڵام ئەم چواریە یەشەتی سۆڤێت کردێبان تی 55 یعنی بورجی تی 55 لادا بورجێ زەخمی بۆ دروست کرد گەورەتر لە بانی بوو لە پشتەوەش ڕادارێکی بۆ دانا تانکی تی 55 ڕادارێکشی بۆ دانا لە پشتەوە ڕادارەکەشی بەرزە بێتەوە و ئەتوانێت داشی گرێت کە تۆ بارانە بێ بۆی بەرنەکەوێتن لێ بدرێ ئەو چەکە پێیانەوت شێلگا کە لەبان تانگ بوو پێیانەوت شێلگا بوو طبعا ئەمە بەچی ڕایانە کێشە بە سیارە ڕایە کێشی بەس بە سیارە ڕایە کێشی بەڵێ بە دوای خۆتە فیشەکەکەی بڵین 30,000 ڕوا بەڵام چەکێ زۆر ئاسانە عملیە یعنی بەکارهێنانی ئاسانەکردنەوەی سیانەی باشکردنی ئاسانە